سڵاوتان لەوێ بینەرانی تۆڕی هەواڵیژیانم کاتان باش لە گەڕێکی قادرکەرەمەکانم لە ناحیی شۆڕش دیارە لێرە پرسێ هاوڵاتیەکی لەیەکە بەوتی کە سوکارەکەی بەیانی ئەمڕۆ بەمبەستی وەرگرتنی بەنزین ڕووی کردووە لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی ڕووی لە ناحیی قەرەنجیر کردووە بەڵام لەوێ بۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلەکەی لە ڕووداوێکی هاتشۆدا جیان لە دەزاوە هاوڵاتیە وەکە سوکارێکی باسی لەکەن تاقانیان فالە من زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکە لە خزم و کە سوکارەکەی وەرەگرم کا حەزی سڵاو لێبێ فەرمی بۆێرە تۆ چیم ڕوو لە بینەران تۆ ڕوو لە بینەران تۆ چیم هاوڵاتیا بیکە جیان لە دەزاوە ڕوو لە بینەران ئەم هاوڵاتیە ئامۆزای منە ئامۆزای منە ئەمڕۆ ڕۆیشتووە بۆ کەرکووک ویستێتی بڕات بۆ وەرگرتنی مۆغات غەزایی لەورێ شۆی ویستێتی بڕات بنزین وەرگری و بڕایتر لە ڕێگا تووشی ئەو ڕووداوە بووە بۆ بوونی ئەو ڕووداوی ترگیانی لە دەستداوە بۆ خۆتەڵی ئامۆزات ئەم ئامۆزایی تۆ تاقانەی ئەنفالەیە بەڵێ ئەم ئامۆزای منە تاقانەی ئەنفالە چوار برا و خوشکێ بوون سێ برایی شەهیدی ئەنفالە خۆی و خوشکێکی ماونەتەوە بە تەنها تاقانی ئەنفالە بڵێ خێزاندار بۆ منداڵی هەیە بەڵێ خێزاندارە 5 مناڵی هەیە 3 کچ و 2 کوڕی هەیە تەمەنی مناڵەکانی چۆنە تەمەنی مناڵەکانی لە 2005 بەسەرەوەیە تەمەنی مناڵەکانی منداڵن گەورە نین مناڵەکانی تقریبا بژێوی لەسەرچی بووە ئەم کەسە وڵا بژێوی تەبەن هیچ هینێکی نییە هیچ لە مەڕداریەکرد ماڵداریەکرد لە گوندەکەی خۆمان بوو ئیتر ئەم ماوە بۆ بۆنەی بێباریانەی و هاتەوە بۆ ماڵ هاتوو بۆ ئێرانەوەڵ هیچ ئیشێکی نییە وەکو ڕاتە بوو ئەوانە نییە هیچ وەزیفەیەکی نییە دەشوتر هیچ کات ڕۆشتەوە بۆ قەرەنجیر و کەرکووک بە مەبەستی وەرگرتنی بنزین بەڵێ ڕۆیشتووە مواد غەزایی لە کەرکووک بووە ڕۆیشتووە چەندین جا ڕۆیشتووە وەریگرێ بەڵام دیارە ئەم جارە ئەجەڵڕێکای پێنەدا تووشی ئەو کارەست ڕووداوە بوو ئامادەبوون و دوانە خۆشتان بێت دیارە وەکو هاوڵاتیە باسی کردکە ئامۆزای و کەسێکی جیان لە دەزا باسی لەوە کردکان تاقانەیان فالەوە بەمبەستی وەرگرتنی بەشە خۆراکی ماگانە و بنزین وەرگرتن ڕووی لە شاری کەرکووک کردو لەوێ ئۆتۆمیلەکەی وەرگەڕا و جیانی لە دەستداوە باسیی لەوەش کردکە 5 منداڵی هەیە کە تەمەنی گەورەکەیان کەمتر لە 15 ساڵە ئەمە پرسەیەتی دیارە وەک پێشتر ئاماژەم پێکرد لە یەکێ لە گەڕەکانی ناحیی شۆڕشە هاوڵاتێکە وەکو خزم و کەسوکارێکی باسیەکەن تاقانەی ئەنفالەوە هیچ بژێوی لەسەر وەرگرتنی موچەی ئەنفالانەی براکانی بوو و بەمبەستی وەرگرتنی بنزین و بەشە خۆراکی ماگانەی ڕوو لە پارێزگای کەرکووک و ناوچەکانی دەروی دارهێرم کرد دیارە ڕۆژانە وەک پێشتر تۆڕی هەواڵی ژیان باسمان لەوە کرد کە ڕۆژانە بۆی گرانبوونی نرخی بنزین لە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە سەدان شۆفێر ڕووەکەنە ئەو ناوچانەی کاکەونە دەرەوەی ئیداری پارێزگای دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان و ناوچەکانی سنووری پارێزگای کەرکووک بەمبەستی وەرگرتنی بنزین بەهۆی ئەوەی لەوێ نرخی بنزین بە بەراورد بە ناوچەکانی هەرێمی کوردستان تا ڕادەیە نیوێ لەوێ بۆ هەر لترێک بنزین نرخەکەی 450 دینارە بەڵام لە چەمچەماڵ و ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی نرخی بنزین لە 700 تاوەکو 800 دینارە بەڵێمە پرسەی ئەو هاوڵاتیەکە پێشووتر کەسوکارەکەیمان دوان بۆ خۆیان باسییان کرد کە تاقانەیان فالە بەمبەستی وەرگرتنی بەشە خۆراک و بنزین ڕووی کردووە لە شاری کەرکووک بەڵام لە ڕووداوێکی هاتشۆدا ئۆتۆمبیلەکەی وەرگەڕا و گیانی لە دەستداوە ئەوڵەدین کە سوکاری زیاتری بدوێنین بزانین لەسەر دۆخی ژیانی قسەمان بۆ بکە سڵاو لێبێ فەرمی ڕوو لە بینەران تۆ چیەوە بی من ئامۆزایتم ترم بەیانی ڕۆشتۆ بۆ سرەی بنزین ترە و حادیسەی بەسەر هاتوو وای لێ هاتووە پێشووتر هیچ کات ڕۆشتۆ بۆ بنزین وەرگرتن بۆ کەرکووک و ناحیە قەرەنج تازە هاتووە هەر لەو دەشتە بووە تازە هاتوێتەوە لەم ماوەی شەوە ماوەیەکە گەڕاوەتەوە بۆ ئێرە لەو دەشتە بووەتر ڕۆشتۆ لێ بنزین وەرگری و وای بەسەر هاتووە هیچ کەسێکی لەگەڵا بۆ ئەمڕۆ هیچ کەسێکی لەگەڵا نەبووە چی لەسەر خانەوادەکە کە بەشە نەگەرم هاوڵاتیەوەکە سێمە لەسەر چی بێدەم ئەمە هەر لەم ماوەیە ئەمە دوان وای لێبێ هەر لەم مەژمعیکە شە خۆتان نەبینن ئەمە دوانەوە گەیتر ماڵان لە کوڵانەکەی و دیوەتە ئەوش حساگە تووشە لە دەماغ بۆ ئێستاکە خەڵک بە ئاسایی ناناسێت و ئەمە گەیتریان خۆتان حاڵەکەی بینی کە چۆنە ئەوش لە ڕێی لە هەمان شوێنێماکە وەرگەڕاوە هەمان شێوە بۆ سرەی بنزین ڕۆشت بەوش ئەتر
ئەوەی نەگەبوو. دیارە وەک لە خزم و کەسوکارەکانی باسەکەن هەر لەم گەڕەکەی کە ئەمانی لێ نیشتەجن هاوڵاتێکی تریژە لە بەمبەستی وەرگرتنی بازی وەرگتن بە ڕووی کردو لە ناحەیە قەرەنجی بەڵام لێ بەوەی ڕووداویاچۆ ئێستا تووشیشە لە دەماغبوو ئەمە دوای زانیاری لەسەرەوە هاوڵاتی کە بەوەی ڕووداویاچۆ وەرگرانی ئۆتۆمبیلەکەی جانی لە دەستداوە کە بەمبەستی وەرگرتنی بنزین ڕووی کردووە لە ناحەی قەرەنجی دیسە بە پارێزگای کەرکوو وەک پێشتر باسی کرد ڕۆژانە سەدان شۆفێر بەمبەستی وەرگرتنی بنزین بەوەی هەرزانی نرخەکەی بە بەراورد با چەمچەماڵ و ناوچەکانی تری سنووری پارێزگای سلێمانی ڕۆکەنە ناحەی قەرەنجیر و ناوەندی پارێزگای کەرکوو بەهۆی ئەوەی لەوێ نرخی 1 لیتر بنزین 450 دینارە بەڵام لە چەمچەماڵ و ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی دوو هێندەی ئەو نرخەیە وەک شۆفێران باسەکەن بەوەی باشی لە کوالێتی نرخە باشی و هەرزانی لە کوالێتەکەی شۆفێران ڕۆژانە ڕۆکەنە قەرەنجیر و ناوەندی پارێزگای کەرکوو.